سڵاوی خوای گەورەتان لێبێت من مامۆستا شۆژ ڕەفیق ئەمین لە ئامادەی کلێڤەری ناحوکمی پسپۆڕی فیزیا لە ساڵی خوێندنی 2022-2023 بە یارمەتی خوای گەورە لەگەر ئێوەی خۆشەویست دەبین. ئێمە دەمانەوێت لەم ساڵەکەدا ئەو ئەرکەی کە لەسەر شانمانە بە باشترین شێواز لەگەڵ کۆمەڵێک مامۆستای هاوڕێم کە مامۆستای بە ئەزمونن لە پسپۆڕی جیاوازەکاندا لەگەڵ ئێوەی خۆشەویست بن. لە سەرەتای دەستپێکی دەوامەوە تاوەکو کۆتا ڕۆژی تاقیکردنەوەکانی وزاری هەم لە ناو قوتابخانە هەم لە دەرەوەی قوتابخانە هەم لە ماڵەوە لە ڕێگای لینکی ڤایبەر و شێوازەکانی دیکەوە لەگەڵتان دەبین. تاوەکو دڵنیایی بن ئێمە لەگەڵتان دەبین و بگەنە ئەو ئامانجەی کە ئێمە و بەخێوکەرانی ئێوەیە دەیانەوێت ئێوەی خۆشەویستانە بگەنە ئەو ئامانجە. لە ئامادەی یەکەمان بە یارمەتی کارژێری قوتابخانە و بە یارمەتی مامۆستاکان کەشێکی لەبار کەشێکی تەندروست هێمن لە بۆ قوتابیانی خۆشەویست ڕەخساوە قوتابیان تێدا هەست بە ئاسوودەی دەکەن و پەیوەندی نێوان قوتابیان و مامۆستایان لە ئامادەی یەکەمان پەیوەندێکی هاوڕێیانەیە. ئەمەیە خاڵی سەرکەوتنی قوتابخانەکەمان کەوا دەکاتن قوتابیەکان تێدا بەو پەڕی دڵنیایی و ئاسوودەییەوە بابەتەکانی خۆیان مەزبوط بکەن بۆ ئەوەی بگەنە لووتکەی ئامانجەکان. هیوادارم ئەو ئەرکەی کە لەسەر شانی ئێمەیە و لەسەر شانی ئێوەشە بە باشترین شێواز جێبەجێ بکەین.